بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان دوو کۆمپانیای بوارینەوە 41 ملیۆن دۆلار لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگنەرێک لە کۆمپانیەکانی DNOی نەرویزی و گەناڵ ئێنێرجی تورکی بڕی 41 ملیۆن دۆلار وەکو شایستەی دارایی و قرز لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن. بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ زەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دوو کۆمپانیای نەوتی 41 ملیۆن دۆلاری وەک شایستەی دارایی و قەرز لە حکوومەتی هەرێم وەرەگرن. کۆمپانیای DNOی نەرویجی لە سایتی فەرمی خۆی بڵاوی کردەوە 41 ملیۆن و 400 هزار دۆلاریان وەک شایستەی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە لە بەرامبەر هەناردەکردنی نەوت لە چەڵگەی نەوتی تاوکێ. کۆمپانیاکە ئەوەشە خاتە ڕوو ئەو بڕەپارەی وەریان گرتووە بە پێی ڕێکەوتنی نێوانیان لەگەڵ کۆمپانیای گەناڵ ئێنێرجی دابەشەکرێت. ئەو بڕەپارەی ئەو دوو کۆمپانیایە وەریان گرتووە 34 ملیۆن و 730 هزار دۆلاری شایستەی دارایی مانگانەیە و 6 ملیۆن و 680 هزار دۆلاریشی قەرزی پێشوو بووە. حکوومەتی هەرێم پێشتر ڕایگەیاندووە قەرزێکی زۆری کۆمپانیا نەوتیەکانی لەسرە، بەڵام نازانرێت چۆن حکوومەتی هەرێم ئەو قەرزانە ئەداتەوە و قەرزەکانیشی بۆچی کردووە. قەرزەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە زیاتر لە 20 میلیارد دۆلار ئەخەمڵێنرێت. کەڵەکەبوونی ئەو قەرزانە لەسەر حکوومەتی هەرێم لە کاتێکدایە حکوومەتی هەرێم لە دوای بڕینی بودجەی هەرێم لەلایەن عێراقەوە بە شێوەیەکی سربەخۆ فڕۆشێت و موچەی فەرمانبەرانیشی کەم کردوێتەوە بۆ کەمتر لە نیوە. حکوومەتی هەرێم لە مانگی ڕابردوو فەرمانگەی قەرزی دامەزراند بۆ زانینی ڕێژەی تەواوی قەرزەکانی سەر حکوومەت لە قەرزی گشتی و کۆمپانیەکان و فەرمانبەران. کۆی گشتی قەرزەکانی سەر حکوومەتی هەرێم بە زیاتر لە 20 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت و لەو بڕەپارەیەش نزیکەی 10 تریلیۆن دیناری قەرزی موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوو کۆمپانیای بوارینەوت 41 ملیۆن دۆلاریان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە وەکو شایستەی دارایی وەکو قەرزیش. ئێوە لیژنەی سامانە سروشتیەکانی چ کات ئاگاداری شێوازی دانەوەی قەرزەکان و وەرگرتنی قەرزن لە کۆمپانیای نوێتەکان؟ بناوی خۆی بەخشندە میهرەبان، ئەو داتایش کە بڵاو کراوەتەوە کۆمپانیای DNO خۆی بڵاوی کردوێتەوە، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی نەکردوێتەوە لەبەرەوەی کە داتا و زانیاری مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە بۆتە هێڵی سوور بۆتە هێڵی سوور کەس نابێت توخنی بکەوێ و ئەوەی کە پێشتر بڵاو ئەکرایەوە لە راپۆرتەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە مانگی یەکەوە ئەویش وەستێنراوە کە بڵاو بکرێتەوە، واتە 5 مانگە بڵاو نەکراوەتەوە کە بەرهەم و هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە چه ئاقارێکە گەرچی تێبینی زۆریش لەسەر و راپۆرتانە هەبوو. لە مانگی دەوە گرێبەس کراوە لەن حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای DNO و کۆمپانیای دیلۆید و IY کە وردبینی بکەن لە زانیاریەکانی داتای نەوت و گاز و پاڵاوگەکان لە هەرێمی کوردستانە، ئەوە ئەویش لە مانگی دەوە تا 7 مانگە هیچ راپۆرتێکیان دەرنەچووە کە قەرار بوو یەکەم جار بۆ مانگێک تەدقیق وردبینیەکە بکەن، بەڵام تا ئێستا دەرنەچووە. دەرەنجام مەلەفی نەوت و گاز ئەو مەلەفەیەکە یەکێکە لەو مەلەفە هەستیارانەی کە پەرلەمانی بۆ پەکخرا، هیچێکە لەو مەلەفانەی کە دنیایەک لە گومان و دنیایەک لە تێبینی و دنیایەک لە گەندەڵی تێدایە. ئەمە وای کردووە کە ئیدارەیەکی شڵەژا و سەرنەکەوتوو بگرێتە خۆی و دەرەنجام نەبێتە خێر بۆ هاونیشتیمانیان، نە ببێتە دەواازەیەک بۆ چارەسەر، بەڵکو تەنها گیرفان پڕکردن بێ بۆ چەند بەرپرسێک و چەند کەسێکی دەسەڵاتدار. زۆر باش، بەڵام بۆتی ئێستا بەڕێز پێدوایەکەمە بۆ هێڵی سوور لە چ ڕوانگەیەک و دۆسیی نەوت بۆ هێڵی سوور بڵاوکردنەوەی زانیاریەکان کە پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتەکانی بڵاو دەکردەوەک تێبینیتان هەبوو لەسەر ئەم راپۆرتانە؟ هێڵی سوور یعنی پێنەدانی گرێبەستەنەوتیەکان، هێڵی سوور یعنی پێدانەچوونەوە و نەهێشتنی دەستکاریکردنی گرێبەستەنەوتیەکان، هێڵی سوور یعنی دادوەرانە دابش نەکرێ ئەم داهاتە بەسەر هاونیشتیمانیان، هێڵی سوور یعنی میلەت برسی بێ و چەندە سەڵاتدارێک تێر و دەوڵەمەند بن بچن خانوە عقارەت بکڕن لە دەروی وڵات پارەی ئەم وڵاتە سپی بکەنەوە لەوێ. ئێمە ئەمجارە لەم گەشتەمانە کە چوین لەم سەفەرەمانە بۆ ئەوروپا لەوێ بۆمان دەرکەوت کە بەرپرس هەیە لەم سلەیمانیە دانیشێ 360 شوقەی بەناوەیە و ئەو شوقانە کە دروست کراوە لەسەر بەحر دروست کراوە
لە وڵاتی ئەڵمانیا پایە لە بەحرەوە بەرز کراوەتەوە بۆی ئەو شوقانی لەسەر دروست بکرێ ئەم بەڕێزانە لێرەوە ئاوا ئەچەند میلەتیان ئاوا برسی و خۆشانەچن لە دەروی وڵات ئاوا پارەسپی ئەکەنەوە ریزێڤێ لایەن پیشانداین وتیان ئەوە هی بەرپرسێکی باڵای تری هەرێمی کوردستانە وەڵحاصل فێربوون ئەمانە لە وڵاتی پۆلۆنیاوە پارە ئەنێرن بۆ پۆڵندا کە لەوێ سیستمێک هەیە کە ڕێ ئەدابەوەی کە پارە بەو شێوێ مامەڵی پێ بکرێت لێوە داخلی ئەوروپایەکەن عقارات و ئیسیسمارات ئەکڕن بۆ خۆیان و دەرەنجام ئەوەی کە طبعاً بۆ خۆیان بێ بۆ بەژۆدی خۆیان بێ ئەیکەن لەسەر حسابی میلەتەکەیان کە ئاوا حاڵی برسێتی میلەت و حاڵی نەهامەتی میلەت و داڕزانی کەسایەتی کوردستانیە هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان زۆر باشە ئەمە ئەوەیە کە ئەوترە هێڵی سوور یعنی هێڵی سوور بۆ خۆیان پارە بۆ خۆیان سەرۆت و سامان بۆ خۆیان بەڵام میلەت برسی بێ میلەت داما و بێ میلەت پەکی بکەوێ قەیناک ئەو زۆر باشە بەس ئەو بەڕێزت کەوتت سەردانی وڵاتانی ئەوروپاتان کرد لەوێ ینی بەڵگەتان دەستکەوت کە پارەی داهاتی کوردستان لە نەوت و داهاتەکانی تر ئێستا دەبرێتە دەرەوە لەوێ بەرپرسان شوقە و ڤێلای پێ دروست دەکەن بەڵێ داهاتی ئەم هەرێمی کوردستانەیە کە چەند بەرپرسێک کە ئەبێ لێیان بپرسنەوە ئەبێ لێپرسیان لەگەڵا بکرێ من ئەینە لەکە هادایان لەگەڵا جێبەجێ بکرێ ئەم سەرۆت و سامانەت لە کۆ بوو شوقەیەک بە 500,000 دۆلارە 360 شوقەیوات لە کۆ بوو لە ئەڵمانیا و بەرپرسی تر کە ریزە ڤێلای کڕیوە لە کوێی بوو ئەمە سەرەتا لە پێڵاوی ئەوەی کە پیانەوت پاتە کە پێشمەرگە لە پێکرد لەو کاتەیە ئەمانەت هەبوو نەخێر بەڵام لە سەرۆت و سامانی ئەم وڵاتەوە ئەم هەرێمی کوردستانەوە ئەمانە هەڵتۆقین و چون ئێستا لە ئەوروپا و لە وڵاتانی تر خەریکی ئیسیسمارات و خەریکی عقارکردنەوە سپیکردنەوەی پارەکانن بۆیە دنیا هەر ئەمڕۆ نییە و ڕۆژێک ئەبێ ئەو لێ پرسینەوەی بکرێ بەڵام با دڵنیا بن ئەوان کە ئەو پارەیە پارێکی حرامە ئەچێ بە قورجی خۆیان و ماڵ و مناڵیان و کەسوکاریان و ئەوە خوا هەیە لەو سەرەوە ئەگەر میلەتیش ئێرادەی زەعیف بێ ئەگەر میلەتیش ئێرادەی لاواز بێ بۆ بەڕێنگاربوونەوەیان بەڵام لە دەستی خوای گەورە بێگومان دەرناچن باشە داوای بەڵگەتان کرد بەڵێ بێگومان بەڵگەی پێویستیشمان لە بەڵگەی پێویستان لایە بەڵێ ژمارەیان زۆرە و بەرپرسانی کە پارەیان بردوتە دەرەوە بەڵێ ژمارەیان زۆرە ئێستا ئێمە دەیان بینین لە کوردستان لە ئاسی بەڵێ دیار لە شاشەکانی ڕاگەاندنیشەوە بە ئاشکران و کەسانی زۆر باڵا دەستن کەسانی باڵا دەست بەڵێ ئێوە بەنیاز کەسانێکن کە ئەگەر ڕۆژێک ئەو فەزیحانەیان کەشف ببێ ئەو مێژویان کە هەیان بووە بۆ کوردایەتی هەمووی زەربی سفرە بێ ینی پێشتر سەدەمی شاخ خەباتیان کردووە بەڵێ بڕی پارەکان دەزانرێت ئەو بەڵگانێکیەوە دەستان کەوتو بوونم لە چەند وڵات بە پارەی نەوت ئیسیسماریان بەڵێ لە سویسرا پارەیان هەیە لە ئەڵمانیا پارەیان هەیە لە بەلجیکا پارەیان هەیە لە فەڕەنسا پارەیان هەیە ئەمانە بە ملیۆنەها دۆلارن ئەو پارانە بڕەکەی تا ئێستا لە ئێوە دیار نییە چەند بە مەزندەی چەند دەبێت یعنی لەبەرەوەی کە هەموویمان دەست نەکەوتەوە بەڵام ئەوەی کە دەستمان کردو پارەی دەستمان کەوتۆ پاری زەخم بەنیازم چی لێ بکەن ئەو بەڵگانە بێگومان ئێمە ئجراعاتی یاسایی و مەلحەقاتی قانونی بۆکەین لە ناو لە دەرەوەی وڵات ئەرکی ینی بۆ ئێستا بڵاوی ناکەنەوە بۆ خەڵکی کوردستان مادەمێوە لە سەردانەکەتان بە ئەوروپا ئەوەتەن دەستکەوتووە کە پارەی کوردستان ئەبێ ئجراعاتی قانونی بۆ بکەین بەڵگەکانتان لەگەڵ خۆتان هێناوە بەڵێ بێگومان زۆر باش ئەگەر بینی سەر ئەو قەرزانەی کە لەسەر حکوومەت هێرێم کەڵەکە بوون ئێستا ئەوەندەی کە ئاگادار بن بۆچی مەسەرەن باز لەوەکری زیاتر لە 20 میلیارد دۆلار حکوومەت هێرێم قەرزدارە ئەو قەرزانە بۆچی سەرفکراون بۆ هێرێمی کوردستان بەم دۆخی ئێستا گەیشت ئەو قەرزانە دیارە هەر نەتیجەی خۆ ئامادەنەکردنە بۆ قەیران یعنی پێشتر لەبەرەوەی کە گەندەڵی جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان گرتبوو وەلا یەزال ئەمە وای کرد کاتێک کە بەڕۆوی قەیرانی ئابووری و دابەزەی نرخینەوت و بڕینی بوجە لەلایەن بەغداوە و هەوڵدانی هەرێمی کوردستان بۆی سەر بەخۆنەوتی خۆی بفرۆشێ ئەمە ئامادەکاری پێویستی بۆ نەکرا بۆ دەرەنجام بەڕۆڕووی سەدمەی قەیرانی دارایی بوویەوە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە خۆی ئەسڵەن کانسەر و سەرەتانێکی بەهێز لە جەستەیدا بوو وای لێ هات کە نەفریای بەڕەنگاربوونەوەی قەیرانەکە بۆ نەفریای چارەسەرکردنی سەرەتانەکەش بووە بۆیە دۆخەکە گەیشت بەم دۆخی کە ئێستیان بەڵێ بەس سەبارەت بووی کە هەرێمی کوردستان بەردەوامە لە نەوت فرۆشتن ینی دیارە ئەو قەرزانە بۆچی وەرگیراون یان چۆن سەرف دەکرێن ئەو قەرزانە طبعاً بڕێشی ئەوەی کە ڕاگەیەنراوە طبعاً زیاترە لەوەش لەبەرەوەی کە تەنها موچەی فەرمانبەران کە بە پاشەکەوت بۆیان حسابکراوە بە بڕیارێکی نایاسایی کە تەنها لە ساڵێکە ئەگەر حسابی بکەین 3 میلیارد دۆلار ئەکات
تەنها حقوقی فەرمانبەران لای حکومەتی هەرێمی کوردستان چونکە پێشتر 750 میلیۆن دلار بوو موچەی فەرمانبەران بەبێ پاشەکەوت ئێستا بە پاشەکەوت حدودی 450 میلیۆن دلارە واتە 300 میلیۆن دلار مانگانە پاشەکەوت ئەکرێ ئەبێ حکومەت بیداتەوە لە 12 مانگە حسابی بکە بۆ ساڵێک ئەکاتە 3 میلیارد و 600 میلیۆن دلار لەبەرەوە بەس ئەو بڕاپارەیەەکە بێ لە حقوقزانە بۆچی بەڵێندەرەکان و بێ لە حقوقی بێ لەو پارەیە کە دریان کردو لە بانکەکان باش ئێمە نەوتمان نەفرۆش و بۆچی قەرز کراوە مادەم نەوت فرۆشرا و پارەی فەرمانبەرانیش کەم کراوەتەوە بەڵێ تر خۆی نەبوونی شەفافیت بریتە لەوە دیار نییە ئەو ڕقەمانە و ئەرقامەکانی خۆشیان پێچەوانەی یەکتری بوو و ئەوە نەمان خستە ڕوو کە راپۆرتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بە پێچەوانەی خۆی ئەخواتەوە یعنی خۆی ئەخواتەوە و بەڵگەن لەسەر خۆیان ئەو راپۆرتانە ئەو ڕقەمانە ئێستاوان لێ هاتووەوە 5 مانگە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕناگەێنن بۆ چونکە دەرکەوت کەوایە دەرکەوت کە ئەو ڕقەمانی کە خۆشیان بڵاوێکەنەوە گەر ئەوش حساب بکەین هێشتا زۆر زیاترەکە وەک لەوەی کە سەرفەکرێ بۆ موچەوە بۆ هاونیشتیمانیان و بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەوی تری لەکوێیە بێگومان ئەبێ مەلەحەقی قانونی بۆ بکرێ و ئێمە ئەوەی کە پێویست بێ لە ڕێی داواکاری گشتی و ڕێکارە یاسایەکان کە ئەوە پێویستە ئەنجام بچون ینی لەسەر باسی پێشتر باسی مەسەوە کە داهاتینەوە براوەتە دەرەوە دەتانەوەی ئیشی لەسەر بکەن لە ڕێی لە دادگەکانی ئەوروپا دەکرێمە بکرێت خۆی ملەحەقی قانونی چۆنە لە ناوە ئەوەی کە پێویستە بێ بکرێ بەڵام بەداخەوە سەرۆری یاسا لە هەرێمی کوردستانە پرسیاری جدی لەسرە و چەندین کەیسی تر کە هەر ئێمە تەقدیمان کردو و یەکلایش بۆتەوە بڕیاریش لەسەدرا بەڵام جەبەجێ ناکرێت بەڵام لە دەری وڵات وانە لە دەری وڵات بەداخەوە ئەوەی کە دەریشکە ئەوەیە کە لۆبی ئێمەمانان لە دەرەوە زەعیفە یعنی لۆبی چاکسازی خوازەکان ئەوانەی کە نایانەوێت سەرەت و سامانی وڵات بە هەدەر بچێ ئەوانەی کە ئەیانەوێ ئیسلاحات ڕوو بدا لە هەرێمی کوردستان ئەوانەی کە دەستیان تێوە نەگلاوە لە گەندەڵی ئەم وڵاتە و لە سەرەت و سامانی ئەم وڵاتە ئەو لۆبیە لەگەڵ چاکسازی خوازان و کەسە باشەکانی دەرەوەی وڵات زەعیفە تەنسیق نییە بە پێویست بۆیە ئەو هاوکاری هەماهنگگین بە پێچەوانەوە گەندەڵ کاران و تۆڕە مافیایەکە تەنسیقێکی بەقوەتیان هەیە لێرە و لە دەرەوە کەسانی متەنەفیس کەسانی یعنی خاوەن دەسەڵات بزنسی هەیە لە هەرێمی کوردستان خۆی پۆستی قورسی هەیە پۆستی گەورەی هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان لەو وڵاتانەیە شەبکەیەکیان دروست کردو مەساڵحی یەک ئەپارێزن بۆیە زۆرێک لە مواقفەکان و زۆرێک لە هەڵوێستەکانیش بەو شێوەیە نییە کە پێویستە بەرامبەر بە هەرێمی کوردستان و پشتیوانیکردن لە دۆزی هەرێمی کوردستان ئەو تۆڕە مافیاییە مەساڵحی یەکتری ئەپارێزن جا لە ناوە بێە لە دەرەوە بێ بەڵام لە بەرامبەرە تۆڕە چاکسازی خوازەکە تەنسیقی نییە لاوازە بە پێپی بۆیە ئەبێ حرەکەیەکی دیبلۆماسی حرەکەیەکی دەرەکی زەختی دەرەکی لەگەڵ زەختە ناوخۆیەکان زۆر بەهێزتر بکرێ بۆەوەی کە ئومێد زیاتر بێ بەوەی کە هەرچی ممکنە بێتە زۆر باشە بەس ئەوەی وەکو پەرلەمانتارانە کە بەرەزوتت بەڵگەتان دەستکەوت و لەسەر داهاتی نەوت و داهاتەکانی ترکە دەبرێنە دەرەوە لە ئەوروپا دەتوان ئیشی لەسەر بکەن من باسم لە داهات و سەرەت و سامانی هەرێمی کوردستانە یعنی ئەو مەسئولە لەکوێی بوو ڕۆژە لە ڕۆژان گیرفانی بەتاڵ بوو بە ماوەیەکی زۆر کەم هەڵتۆقیەوە و 360 شوقی هەیە لە ئەڵمانیا یعنی لەکوێی بوو ئەوە بە حساب و کتابی لەگەڵا بکرێت و ئەوە سەرەت و سامانی ئەم وڵاتەیە و ئەبێ بزانین ئەمە لەکوێوە هێنا اینجا ئەو پارانەی کە دیار نەماوە لەم هەرێمی کوردستانە و بە عەجز و بە نەقص و بە کەم و کورتی هاتۆتە دی ئەمە کە براوەتە دەرەوە لەو حسابە بانقییان طبعا ئەوان پێیان خۆشە بعضێک لەو بانقانە بەتایبەتی بعضێک لە وڵاتانش چونکە ئەو پارەیە ئەوان فائیدەی لەسەر وەرەگرن ئەوان لە بانقەکانیانە ئەیهێڵنەوە ئیسtisماراتی خۆیانی پێەکەن لەبەرەوە زۆر گەرم نین لەسەر ئەوەی کە بەڵگەی پێویست و تەعاونی پێویست و تەنسیقی پێویست لەگەڵ ئێمەمانانی شابکەن بەڵام دیارە کەسانێک هەرماون کە دڵسۆزن کە مرۆڤ دۆستن کە چاکسازی خوازن ئەوانە ماون کە ئەتوان هاوکاری بەڵام هەر بەرەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان هەر بەم شێوازێک کە شوقەی پێ دروستکرابیا خو لە پرۆژەی تریش لە ئەوروپا بەرپرسەکان بەڵێ پرۆژەی جۆرا و جۆر و مەساڵحی جۆرا و جۆر و منفعەتی جۆرا و جۆر و کڕینەوەی کەسایەتی جۆرا و جۆریش زۆر باشە بەس ئەم پرۆسەیە پێ دوای پرۆسی نادە دەرەوەی داهات ئێستش بەردەوامە لە ڕێی هەندێک بانکەوە لە کوردستان بەڵێ بزنس وەکوتم ئەمە تۆڕێکی کارکردنە پێکەوە کارەکەن لەبەرەوە بزنس و مەساڵحیان و بەرهێنان لە هەرێمی کوردستانە کەسانی وەرهێنان لە ئەوروپا و لە دەرەوەی وڵاتیش لەلایەن کەسانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانەوە ئەوە بەردەوام و ماشیە یعنی لێرەوە بەرهێنانی بۆ ناکرێ ئەچێ لە ئەوروپاوە بەرهێنانەکە ئەچێ لێوێ پارەکەی سپێکاتەوە لەوێ عقاراتی پێکرێ لەوێ مەساڵحی خۆی
ئەگوزارێنێ و دیارە هەر لێش نییە طبعا لە دووبەی و لە ئیمارات و لە شوێنەکانی تریش عینەن شت مەساڵح لە هەر شوێنێک استثمارات هەبێ و بەرهێنان هەبێ ئەوان لەوێ وجودیان هەیە و بەساڵحی خۆیانیان قەڵەو کردو و گەورە کردو لەسەر حسابی میلەتەکەیان دواترش دێن لە ڕاگەاندنەکان بە قسەی زل بەرامبەر بە خەڵکی کوردستان باسی کوردایەتی و باسی نیشتیمان و باسی ڕیفراندۆمیژەکەن و باسی دەوڵەتی کوردیژەکەن. بەڵێ زۆر باش سەبارەت بە داهاتینەوەت پێ دوای ئەگەر شەفاف بووایە داهاتەکەنەیە منە و قەرزەمان دەکەوتە سەر و دۆخی موچەی فەرمانبەرانیش بەم شێوێنە دەبوو داهاتینەوتی کوردستان ئەگەر بۆنم دەکرێت لە کام لە وڵاتانی منتیقەکە پێی بەڕێوە ببرێت کە ئێستا لە کوردستان بەم داهاتە موچەی خەڵکیشی پێنادەن بەدڵنیاییەوە ئەگەر شەفاف بێ ئەگەر ڕوون بێ ئەگەر دادپەروەرانە دابەش بکرێ بێگومان هەرێمی کوردستان خوا لە هەرچی نیعمەتی سەر زەوی هەیە خوای گەورە بەخشیوێتی بەم هەرێمی کوردستانە یعنی هەر نەوت و گازیشمان نییە ئێمە بیرمان نەچێت یۆرانیۆم و سیاحە و کشت و کاڵ و دنیا نیعمەتی تری خوای گەورەمان هەیە کە بەداخەوە بە شێوازێکی ناتەندروست تا ئێستا مامەڵی لەگەڵا ئەکرێ و حەقی نەدراوە لەوەی کە چۆن ئیسیسمار بکرێ و بکرێ بەداهات و بڕژێتە سەر سفرەی هاونیشتیمانیان و گیرفانیان پڕکات و ببێتە خێروبێر بۆ هاونیشتیمانیان دەرەنجامەکەی ئەوەی ئەمە دەرەنجامی ئەوەیە کە ئەبێ لەم هەرێمی کوردستانی ئەترافێ بکەین کە گەندەڵی تەنها نییە یعنی تەنها چەند بەرپرسێک نییە کە ئەم گەندەڵیەکەن هاوکاریان هەیە خەڵکانێکیان هەیە زۆر بە ئاسانی سوور ئەزانێ ئەو بەرپرسە دزی لێ کردووە سوور ئەزانێ ئەو بەرپرسە قەراری هەڵی داوە قەیرانی ئەم وڵاتی دروست کردووە ئەم وڵاتی بە هەدەر داوە سەرۆت و سامانەی وڵاتی بە هەدەر داوە بەڵام زۆر احتیادیە بەلایەوە پێی خۆشە لەسەر جادە ببینێ بچێ سێلفی لەگەڵا بگرێ و مزاهرەی بۆ بکاو پشتیوانیشی لێ بکاو درۆشت لە هەڵبژاردنە دەنگیشی باتەوە بۆ دەنگیشی پێباتەوە تەنها لەبەرەوەی کە بە عاتیفە ئەجوڵەت یا بەرژەوەندی لەگەڵیەتی یا خانەنشینێکی نایاساییە یا بندیوارێکە یا ئەو جۆرەشتانە بۆیە كيفما تكونوا يولى عليكم أم دا صلاة داريتية أم سيستمي حكمرانية أم كسا متنفذة خاون برجواندية قندل كارانا براستي كسانيا كان هاوكاريان أكن كسانيا كان برجوانديان لقل برجواندي أوانا تورك لبرجواندينا يا سايان دروس كردوا لناو لدروا درنجان بويا دۆخەکە گەیشتووە زۆر باشە بەڵام لە ڕووی دەهاتەوە لە ڕووی سەروەتەوە ئێمە دۆڵەمەندتری لە هەندێک وڵاتی ناوچەکە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دەوڵەمەندترین لە وڵاتێکی وەکو ئوردون ئێمە دەوڵەمەندترین لە سووریای ئێستا ئێمە دیانی وەکو داهات و وەکو سەروەت و وەکو سامان و وەکو هەموو شتێ حتا وەکو سەروەتی مرۆییش ئەو سەروەتە مرۆیی لەلای ئێمە هەیە لە کەم شوێن هەیە ئێمە کۆمەلگەمان کۆمەلگەیەکی گەنجە بەپێی دیموگرافیای سوکانی نیشتەجێبوان لەسەر ئاستی دنیاە ئەوروپا زۆرینەی وڵاتانی ئەوروپا لە دیموگرافیا پیرەکانن یعنی پیر زاڵە تەمەنی گەورە زاڵە بەسەر تەمەنەکانی تر ئێمە لە تەمەنە گەنجەکان زاڵە بەسەر تەمەنەکانی تر بۆیە لە سەروەتی مرۆیی لە سەروەتی نەوتی لە سەروەتی گازی لە سەروەتی سیاحی لە سەروەتی کشت و کاڵی لە سەروەتی کەش و هەوا لە ئەنواع و ئەشکال سەروەت و سامان خوای گەورە پێی بەخشیوین بەڵام بەداخەوە جارێ ئەهل نین بۆ ئەوەی کە خێر و بەرەکەتی ئەو سەروەت و سامانە ببێ بە نیعمەتێک و گیرفانی هاونیشتیمانیانی پێپڕکە زۆر باش بەسکال تۆ سەبارەت بە مەسەلەی قەرزی کۆمپانیەکان لەلایەک سەبوون و حکوومەت ئەو دوو کۆمپانیایە DNOA و لەگەڵ گەنەڕاڵ ئینەرجی باز لەوەکە کە بەشێک لە قەرزیان وەرگتوتەوە بەڵام لە بەرامبەردا لە ماوەی پێشوو باز لەکە کۆمپانیایەکی ڕووسی قەرزیان وەرگتووە بۆ لەلایەک خەریکی دانەوەی قەرزن لەلایەکیش خەریکی وەرگرتنی قەرزن ئەوە لەبەرەوەی ئیلتیزامە بەگرێ بەستەوە ئەم وڵاتانە یا ئەم زلهێزە ئابوووریانە کە هاتوونەتە هەرێمی کوردستان پشتیان نەبەستەوە بە مەحاکیم و بە سیستمی قانونی هەرێمی کوردستان لەبەرەوەی کە متمانەیان پێی نییە و باش یاری خۆیان ئەزانن چۆن بکەن بۆیە هاتوو گرێبەستەکانیان جێڕاوەتەوە بۆ تەحکیمی دەولی یعنی بۆ مەحاکمی دەرەوە لە بەریتانیا یان لە فەڕەنسا ئەو محکەمانە تایبەتمەندن بە یەکلاکردنەوەی هەموو ئەو ناکۆچیانەی کە هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بەموو لابا لە حقوقی کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەسیری بەرژەوەندی کۆمپانیەکانە چونکە لە ڕووی قانونیەوە ملتەزیمە پێیان و ئەوانیش تەحکیم ئەگەڕنەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆەوەی کە حقوقیان بپارێزرێ بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانش حقوقیان دابین زۆر باشە بەڵام بۆچی لەلایەک قەرزیانە سەرکەڵەکە بووە قەرز دەدەم لایەکیش قەرزی تر وەردەگرن لەبەرەوەی کە داهاتەکە بەشی گەندەڵی و بەشی خەڵک ناکە بەشی گەندەڵی بەڵێ بەشی گەندەڵی و بەشی خەڵک ناکە ئەو نەزیفەی کە ڕووی داوە یعنی تا ئێستا کە زەریبە وەرنەگیراوە لە کۆمپانیا نەوتەکان ئەبێ هۆکارەکەی چی بێت لە ساڵی 2007 یاسای ژمارە 21 پەرلەمانی کوردستان لە ساڵی 2007 لەویا کە ئیقرار کراوە
باس لەوەکە کە ئەبێ باج و زەریبە لە کۆمپانیا نەوتەکان بگیرێ 10 ساڵە باج و زەریبیان لێوە نەگیراوە بۆ بە چ قانونێک بە چ یاسایەک لەبەرەوە ئەوە هەمووی داهاتی ملیۆنەها دۆلارە کە ئەگەر کۆی بکەیتەوە لە 10 ساڵی ڕابردووە ئەگاتە ملیارەها دۆلار کە وەرنەگیراوە بە مخالەفەی قانونی پەخستنی یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی و گازیەکان کە ئێمە لە 2015 ئەقرارمان کرد لە پەرلەمانی کوردستانە ئەمە تەدقیق و وردبینی و شەفافیەتی داوا کردو ئیقرار کراوە و کاک مەسعود ئەو کاتە ئیمزای لەسەر کردووە لەبەرەوە کە تەنفیز ناکرێ و مخالەفەی قانونیە ئەوە پێشەلکاری یاساییە ئەم هەموو پێشەلکاری یاساییە بۆ چییە بۆ پاراستنی بەرژەوەندیە نایاسایەکانی ئەو گەندەڵکارانەیە کە لە وڵاتە کە خاوەنی سەرەت و سامانەشی گەورەیە بەداخەوە ئەیانێ بۆ خوانی قوڕە بکەن زۆر باش ساوت بەس بە مەسلەوی کە ماوەڵی زیاتر وەرگرتنی قەرزەکان لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوەیە ینی ئەرکی کێ بۆ قەرز یاخود مامەڵی قەرز بکات لەگەڵ کۆمپانیەکان ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو کۆمپانیان طبعاً واژووی گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە یعنی عقدەکان ئیمزای بعضێک لە عقدەکان لە سەرەتاوە ئیمزای دکتۆر بەرهەم ساڵحی لەسرە بعضێک لە عقدەکان دوایە ئیمزای کاگنێچیر و کاک ئاشتی هەورامی لەسرە لەبەرەوە ئەو ئیمزایانە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بەڕۆڕی ئەو کۆمپانیانە بێتەوە زۆر باشە لە ماوەی ڕابردوو حکوومەت فەرمانگەیەکی دامەزرا لە مانگی ڕابردوو بۆ مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ قەرزەکانی گشتی و ئەو قەرزی کۆمپانیەکان کە لەسەر حکوومەتە پێ دوای ئەم دامەزراوی چ ڕۆڵێکی هەبێت لە ڕێخستنەوەی قەرزەکان کە کاریگەری خراپی لەسەر ئایندی هەرێمی کوردستانە بێت بەداخەوە ئەوە بەشێکە لە جێبەجێکردنی ئەو یاسایەی کە لە پەرلەمانی کوردستان بۆ قەرز دەرکرا کە تەنها ئیسلامیەکان لەگەڵ تاکەتاکەی چەند پەرلەمانتارێک دەنگیان بۆ نەدا ئەویتری گشت فراکسیۆنەکانی تر دەنگیان بۆدا و دەرەنجام تێپەڕی ئەو یاسایە باس لەوەکە کە هەرێمی کوردستان قەرز بکە ئێمە زۆر هاوارمان کرد لە کاتی خۆیان کە ئەو قەرزکردنە هەڵەیە ئەو قەرزکردنە فائیدەی دێتە سەر ئێمە ئابوووریەکی منتیجمان نییە تاوەکو بتوانین قەرز بدەینەوە دەرەنجام وڵات نیگرۆی قەرز ئەبێ بەڵام بەداخەوە ئەوە ڕوویدا یەکێک لە بڕگەکانی ئەو یاسایە بریتە لەوەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی داراییەوە فەرمانگەیەک دابمەزرێنێ بۆ ئیدارەی دیون ئیدارەی قڕوض و دیونی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی وا جەنجاڵ بووە لەبەرەوەی وا ئاڵۆز بووە ئەوە فەرمانگەیەکی بۆ دانێن جارێ بۆی هەر خۆیان بزانن قەرزەکانیان چەنە وە لە لای کێ وە چییە و چۆن ئەکرێ بدرێتەوە یعنی ئەوە پێوتر ئیدارەی شڵەژاو ئەوەیە پێوتر ئیداری شڵەژاو دەرەنجام ئەو فەرمانگەی ئیشی ئەوە بێکە تەنها مامەڵە لەگەڵ قەرز و لەگەڵ دیونی حکوومەتی هەرێمی کوردستانە بکە ئەوەی کە گرنگە یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە لەم فەرمانگەیە موچەی ئەم فەرمانگەیە کە دائەمەزرێنێ موچەی تەواوە یعنی بە موچەی تەواوە خەڵک دائەمەزرێنێ لەو فەرمانگەیە بۆ دەوێت فەرمانبەریشی بۆ دابمەزری بەڵێ لەبەرەوەی کە یا ئەوەی کە نەقڵ ئەکرێ بووی بە موچەی تەواوە ئەبێ لێ داوامکە بۆ لەبەرەوەی کە ئەوەی کە لەو فەرمانگانەی کە بەڕووڕووی کێ بێتەوە ئەوانەی کە ئەبوایە استحقاقاتی حکوومەتیان بایەونیان داوە لە کۆمپانیەکان ئەوانەی کە حقوقی حکوومەتی لەلایە حقوقی حکوومەتیان لایە لە کۆمپانیەکان بۆیە ئەو کۆمپانیا زەبەلاح و گەورانە کە دەرەقەتیان نەهاتووە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە ڕێی ئەو فەرمانبەرانەوە و لە ڕێی ئەو فەرمانگەیەوە بەڕڕوویان ببنەوە دەرەنجام بخەیە موچەکەشیان موچەی تەواویان زۆر باشە بەڵام پێ دوای کاریگەری دەبێت لەسەر شێوازی ڕێخستنەوەی قەرزەکان و ئەم قەرزانە کاریگەری زۆر خراپیشان نەبێت لە سەرایندی هەرێم یعنی ترەوەمەیەتەوە سەر داهاتوو کە ئەو فەرمانگەیە چەند ئاکتیڤ بێ بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە جگەل لە قەرزی کۆمپانیەکان ئەو قەرزەی کە فەرمانبەران لای حکوومەت هەیەە تاکو ئێستا ڕێژەکەی گەشتۆتە چەند ئەوەندێکی واگەدار ئەوەی فەرمانبەران لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە طبعاً بێ لەو 5 مانگەی کە هەر نەدراوە موچەی فەرمانبەران ئەگەر بۆ 1 ساڵ حسابیکەینوەتە لە یەکی 2016ەوە هەتاوەکو یەکی 2017 2016 ئەوە کاتە 3 ملیار و 600 میلیۆن دلار بە پێی ئەو زەرب و تەقسیمەی کە ئێستا کردمان ئەم 4 مانگەشی بخەرە سەر ئەگەر مانگی 5 بخەیت 5 مانگی بخەرە سەر 250 میلیۆن دلاری حساب کە یعنی ملیارێک و 250 میلیۆن والحاصل نزیکەی 4 ملیار و 750 میلیۆن دلار تا ئێستا حکوومەت استحقاقی فەرمانبەرانە ئەدەبیدا لەو کاتەوەی کە بڕیاری نایاسایی پاشەکەوتکردنی موچەی
داوە بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان. زۆر باش بەسکاوتور ئەوەی کە لە پاشەکەوتەکە کە بەڕێزوتت پێشتر 750 میلیۆن دلار و ئێستا 430 ئەوەی کە دەمێنێتەوە لەو نێوەندەدا موچەی پاشەکەوتکرا و چی بەسەر ینی بۆچی سرف دەکەیت چارەنووسی دیارە بۆچی بەکاردێنێت ئەو بڕیارە بۆیە هەڵەیە بۆیە بە نایاسایی ئەزانین لەبەرەوەی کە سەر و بنی دیار نییە یعنی ئەم نەزیفە تاکەی مانگانە 250 میلیۆن دلار کەڵەکە بێ بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە حقوقی موچەخۆران بێ تاکەی دواتر چۆن ئەدرێتەوە و بەڵێ شت نییە حەل نەکرێ ینی هەموو شتێک قابلی حەلکردنە بەڵام ئایا ئێرادەی حەلکردنەکە هەیە ئایا توانای حەلکردنەکە هەیە بەدەست کەسانێکەوە کە خۆیان مسببی ئەم جۆرە هەڵە استراتیجیانە بوون لە قۆناغی ڕابردووە ئەلەوەیە پرسیارەکە ئینا شت نییە حەل نەکرێ ئەرەوەڵا ئەوەندە چارەسەر هەیە کە بە زووترین کات ئەکرێ موچەی پاشەکەوتی بڵێن ئەوەی کە کەڵەکە بووە لەلای حکومت بدرێتەوە بەوە جەبات بە هاونیشتیمانیان بە چەندین ئەفکار و بە چەندین ڕێگا و دەرەنجام تعدیلی بڕیارە نایاسایەکەش بۆ پاشەکەوت بکرێتەوە و بە زووترین کات موچەش بێتەوە دۆخی ئاسایی. ناوبڕێکمان لێ دەگرم وڵای بەڕستان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکتۆر پێش ناوبڕەکە بەڕێز باسی مەسلەی و قەرزی فەرمانبەران کرد کە لەسەر حکوومەتێ وتت بە ینی چەندین ڕێگە هەیە بۆی دەستکاری بکە یعنی ئێستا داهاتەکە زۆر لەوە زیاترە و ڕێگەش زۆر ئاسانە کە دەستکاری بکرێت. بەڵێ بێگومان ئەی بۆ دەستکاری ناکرێت ئەو ئەترە بێت لە حکوومەت هەرێمی کوردستان پرسی ئەبێ لە بڕیاردەرەکانی
ئەنجومەنی وەزیران پرسین بڕیاردەرەکان بڕیاردەر نەک لە هەموو ئەنجومەنی وەزیر لە بڕیاردەرەکانی ئەنجومەنی وەزیران بڕیاردەرەکان سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی باڵای نەوتووگاز وەزیرەکان چکارن وەزیرەکان لەوێت دەسەڵاتی بڕیارداریان نییە بۆ بواری دارایی و بواری ئابووری و سامانی سروشتی جگە لە ئەنجومەنی باڵای تا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بڕیان دەدەن بێگومان هیچ بڕیارێک تێناپڕی بەڵێ ڕێگاکان چونکە بەڕێزوت زۆر ئاسانە و ڕێگاکان خۆیمە تەنها وڵات نین و تەنها شوێنین لە ئاسی زەویە کە تووشی قەیرانی دارایی و ئابووری بوو بینیانی ینی یەکێک لەو چارەسەرانە مەسلەی ڤیزا کارتە یەکێک لەو چارەسەرانە گێڕانەوەی ئەو پارە نایاسایانەیە کە براوەتە دەرەوەی هەرێمی کوردستان کە بە ملیارە دۆلارە یەکێک لەو چارەسەرانە پارانەی دەرەوە دەتوانێت قەیرانی هەرێم چارەسەر بە چەند چارەسەرێک ئەیگەیتێ بە چەند چارەسەرێک یەکێک لەو چارەسەرانە بەکارهێنانی مەبدەی من ئەینە لە کە هادا بەرامبەر بەو کەسانەی کە بە ماوەیەکی زۆر کەم هەڵتۆقیون و بوون بە ملیۆنێر و بە ملیاردێر یەکێک لەو چارەسەرانە وەرگرتنی زەریبەیە لە کۆمپانیا نەوتەکان و لە کۆمپانیا گەورە زەبەلاحەکان بە شێوازە یاسایەکەی کە خزمەت بە هەموو لایە بکە یەکێک لەو چارەسەرانە گرتنەوەی ئەو پارانەی کە بە هەدر ئەڕوا لە ڕێی جونگەکانی ئیدارە کە زۆرێکی زیادە زۆرێکی پێویست ناکە یعنی دنیایەک ئیسلاحات و دنیایەک چارەسەر هەیە ئەوە بێ لە مەسلەی بندیوار و مەسلەی موچە نایاسایەکان و ئەو جۆرەشتانە یەکێک لەوانە مەسلەی ئیستیسمار مەسلەی ئەو هەموو ئەرزەی کە دراوە بەوە بەرهێنان کە زۆرێکی نەوە بەرهێنانی تیاکراوە بەڵکو و فرۆشتنەوەی تیاکراوە بە شێوازێکی نایاسایی پارێتری پێپیاکراوە بە شێوازێکی نایاسایی ئەمانە هەموو سەروەتن ئەتوان بیگەڕێنەوە بۆ بەیتولمال جارێکی تر بۆ حکوومەت و جارێکی تر حکوومەت دابەشی کاتەوە بە شێوازێکی دادپەروەرانە و چەندین ئیسلاحاتی تر کە ئەبێ بێتەدی بەڵام بۆ ناکرێ ئەم ئیسلاحاتانە بۆچی هەندێک بەخاوی تۆزێکی وردەوردە ئەگەر بکرێ لەبەر ئەوەی کە گەندەڵکاران دەستڕۆیشتون دەستڕۆیشتون لە مەسادری قەرار و سونعی قەرار چ لە حزب چ لە حکوومەت دەرەنجام وای لێ هاتووە کە ئەگەر دەستبەری بۆ بوارێک لە بوارەکانی گەندەڵی تەماشاکەیەسەوە کابرایە گەڵێ لە کفری وتەتی کەس ناتوانێت بمگرێت ئەوە تا هێزیان ناردەتە سەری بۆی بیگرن دەرەقەتی نایەن دا ئەوە حکوومەت و ئەوە دەسەڵاتی دەستە و تاقم دێ لە بزانین چی ئەیباتەوە لە کۆتاییە لەبەرەوە ئەو واقعی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوە نەتیجەی حکومڕانیە کە بەداخەوە ئەو غەدرە گەورەیان لە مێژووی ئەم کوردستانە کرد بەم شێوازە حکومڕانیش لەژەوە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ئەو قەرزەگشتی کە وتت مەسەرە نزیکەی 10 تریلیۆن دینار دەکات ئەوی فەرمانبەران ینی حکوومەت پێ دوای هیچ نیازێکی ئەم قەرزە بداتەوە ئەوە حکوومەت خۆی بێ وەڵامی ئەوە باتەوە چونی بەڕێزت من تا ئێستا قەناعەتم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجراعاتی جدی نەکردووە بۆی کە موچەی پاشەکەوتی فەرمانبەران بە شێوازە یاسایەکەی بە استحقاقی خۆیان بە شێوازە تەواوەکەی بدات بە فەرمان مەوسم پاشەکەوتە کە پێت دوێت فەرمانبەران دەیبینەوە من ناتوانم لە ئێستەوە هیچ شتێک بڵێم لەبەرەوەی کە ناتوانم لە بری حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڵێ نەیبم نابخوێنەوەی بەڕێزت بۆ ئەو بارودۆخ بە بڕای من حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەرنامەیان نییە کە موچەی پاشەکەوت چارەسەر بکە و هیوادارم چارەسەری بکە چونکە دۆخی خەڵک زۆر خراپە و پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی بەرمیلی نەوت و داهاتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەرزتریش بێتەوە چارەسەر ناکرێت بە بڕای من هیوادارم چارەسەری بکات بەڵام ئاماژەکان وان ناڵێن نەوت بگاتە 100 دلاریش بەرمیلێک نەوت چارەسەر ناکرێت من بڕوان بەوە نیە پەیوەندی بە نرخی نەوتەوە هەبێت پەیوەندی بێتیەوە پەیوەندی بە قەناعەت و بڕیاردەرانی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە کە نابێت میلەتێکی 5 ملیۆن کەسی موچەکەی لە 500 ملیۆن دلار زیاتر بێت بەڵ ئەی بۆ خۆیان ئەوانیش موچەکەیان پاشەکەوت کراوە تا ینی بۆ بڕیارە دانەستنەوە وڵایەتە جا ئێمە لە 8 ملیۆنە و موچەکەمان بۆ بە 2 ملیۆنە و پەرلەمانتاران هیوادارم سەرۆکی حکوومەت و کەسایەتەکانی تریش ئەوان ئاگاداری بۆ خۆیان موچەکەیان پاشەکەوت کرد من نازانم ئەوان ئێستا چی وەرئەگرن و چی سەرفەکەن چونکە شەفافیت نیە لە وڵات شەفافیت نییە ناتوانانی لێکۆڵینەوە کیش بکەنەوە لە کۆوە لێکۆڵینەوە کرێ ئەوە حاڵی نەوت و گاز و سەرۆت و سامانی وڵاتە ئاخۆ بڕاردەرەکانی چ حاڵێکیان هەبێت لەگەڵ شەفافیت زۆر باش بە سەبارەت بۆی کە حکوومەت ئێستا یاسای بودجەشی نیە و ئەو مەسەرەی قەرزی فەرمانبەرانی شکڵە کە دەوێت قەرزی کۆمپانیاکانیش ئەی چۆن ینی لێکۆڵینەوە لە بواری دارایی بکرێت لە هەرێمی کوردستان ئەبێ یاسا سەروەر بێ ئەگەر یاسا سەروەر بێ بۆیە ئێمەش ئەو کەیسانەی کە داخڵی یاسامان کردو و تحقیقاتی یاسایی و بەڵگەی پێویستمان داوە و زۆرێکی بڕیاری لەسەر درا و زۆرێکی ماوەتەوە
استدعای خەڵکی دەسەڵاتدار کرا و نەهاتون بۆی کە لێدوان بدەن ئەوانە بۆ ڕۆژی خۆی هەر ڕۆژێک بۆ یەک ڕۆژ سەروەری یاسا بگەڕێتەوە بێگومان ئەوانە ملاحەقی قانونی جدی ئەکرێن و دەرەنجام یاسایان بەسەرە جێبەجێ ئەکرێت بۆیە ڕۆژێک بێت ئەوانە لەسەر مەسلەی داهاتی نەوت بێگومان دنیا هەر ئەمڕۆنیە بێگومان دنیا هەر ئەمڕۆنیە ئێمەش میلەتێکین کۆڵنە دەربووین ئەبێ هەر بە کۆڵنە دەریش بمێنینەوە و ئەبێ هەمومان پێکەوە چاکسازی خوازەکان ئەبێ پێکەوە کۆڵ نەدەین دەست خەیە ناو دەستی یەک بێگومان چارەسەر هەر ئەبێت هەر بەڵامی ئێستا یاسا و دادگە بە پرسەکان دەوێت ئێستا نەخێر ئێستا یاسا داردەستە ئێستا یاسا سەروەر نییە ئێستا یاسا لە ئیعلاما ڕاگەێنرێکە کەیسەکان چۆن بەنا یاسایی مامەڵیان لەگەڵاکرێ لەبەرەوە سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە لە بەردەمی پرسیاری جددیدایە و دەستێکی جددی هەیە دەستێکی گەورە هەیە نایەوێت سەروەری یاسا بێتە دی بۆ ئەوەی کە چونکە ئەزانێ ئەگەر بە سەروەری یاسا مامەڵە بکرێ لەوانەیە ئەو کەسانە ئەو دەستانە خۆیان لە پێشی هەموو کەسێکەوە لێ بدرێن بەڵ زۆر باشە هەر سەبارەت بۆی کە پێشتر بەس بەشێک باسی و بڕەپارێت کرد و یاخود ئەو پارەی کە براتە دەرەوە بەرپرسان بەس لە سەردانەکەیەوە بۆ ئەوروپا و چوار پەرلەمانتەری شتێکە لەسەر دۆخی دارایی خەڵکی کوردستان گەیاند بە ئەوروپا لەسەر گەندەڵەکانی نەوت لەسەر ئەو گەندەڵی کە لە کەرتینەوەدا هەیە هیچ کاریگەرێکیشی دەبێت ئینجاوەی کە ئێوە گیانتان بە بەرپرسانێکی ئەوروپا دیارە ئەو سەردانەی ئێمە بۆ ئەوروپا من بەش بە حاڵی خۆم داوەتی شخصی کرابوو لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپاوە و داوەتەکە بۆ ئەو بوو کە ئەوروپا ئەوێ و پەرلەمانی ئەوروپی ئەوێ تێبگا لە دۆخی هەرێمی کوردستان چونکە قۆناغی دوای داعش قۆناغێکی جیاوازە لەبەرەوە ئەیانەوێ بەرنامەکانیان پرۆژەکانیان بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش بە چاوڕوونیەوە بکەنە سەرەوە ئەساسا داوت کرابووین کە چوینە ئەوێ کەزانیان ئێمە لەوێین فراکسۆنە جیاجیاکان و گروپە جیاجیاکان و کەسایەتیە جیاجیاکان داوایان کرد کە چاوپێکەوتنمان لەگەڵا بکەن دەرەنجام ئێمەش چاوپێکەوتنمان لەگەڵاکردن دیارە ئێمە هەر چوارمان لە لیژنەی دارایی یا هەین و لە لیژنەی سامانە سروشتەکانمان هین زۆر بەمان پێکەوین لە هەردوو لیژنەکەی پەرلەمانە سیانمان سەرۆکی لیژنەین من سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانم دکتۆر عەزیز سەرۆکی لیژنەی دارایی ئابووریە کاک سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە کاک عەلی حەمەد ساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی ئابووریە بۆیە بابەتەکان کە تەڕح کراون بابەتی ئابووریە باس لە بژێوی خەڵکە لەوێ باس لە بڕینی موچەی فەرمانبەرانە بەنایاسایی باس لە قەرزی حکوومەتی هەرێمی کوردستانە باس لە گەندەڵیە باس لە کاراکردنەوەی پەرلەمانە باس لە پکخستنی پەرلەمانە باس لە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە هەڵبژاردنەکان شەفافیەت لێپرسینەوە ئەمانە باس کراون بە تەفسیل و من بەش بە حاڵی خۆم 59 مێگابایت زیاتر لە 500 ئەیفۆر بەڵگە و پرۆژە و چارەسەر و حلولم داونەتێ کە ئەوروپا چی بکە باشتر ئەکا بۆ هەرێمی کوردستان کە وڵاتانی ئەوروپا چۆن ئەبێ پشتیوانی لە دیموکراسیت بکەن چۆن ئەبێ نەهێڵن دیموکراسیت لە هەرێمی کوردستانە بگەڕێتەوە بۆ چوار گۆشەی یەکەمی دوایەوەی کە پەرلەمان پەکخرا بە تایبەتی چۆن لە ڕوانگەی سەقامگیرکردنی هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی وڵاتانی ئەوروپاش دابین ئەبێ چونکە سەقامگیری هەرێمی کوردستان و حکومڕانی دروست لە هەرێمی کوردستان و پاراستنی هەرێمی کوردستان لە گەندەڵی و باشترکردنی بژێوی خەڵکو و مافی مرۆڤ و ئازادیەکان یەکسانە بەوەی کە داعش لاواز بێت داعش لێ بدرێت داعش شکست بێنێ پێمان وتن بەهێزترین چەک بەرامبەر بە تیرۆریستان بەرامبەر بە داعش حکومڕانی دروستە تۆ خەڵکەکە با ئازاد بێ با کەرامەتی پارێزرا بێ با نان و بژێوی و استقراری هەبێ لە وڵاتی خۆیان بزانە ئەچێ ببێ بە داعش بزانە ئەچێ ببێ بە تیرۆریزم بۆ ئینتیقام و بۆ تۆڵەکردنەوە لەبەرەوە پێمانوتن ئەبێ وریابن ئێوە نەکەونە ئەو هەڵەمێژوویەی کە یارمەتی و مساعدات بنێرن بەبێ شەفافێت و بەبێ وردبینی و بەبێ کۆنتڕۆڵکردن دواتر خراپ بەکارهێنان ڕۆئەدا دواتر تێکچوونی بەڵانسی قووەت و هێز و دارایی ڕۆئەدا دواتر لەوانەیە دیکتاتۆری لێ هەڵتۆقێ دواتر لەوانەیە حکومڕانی فاسدی لێ هەڵتۆقێ بە ئێوەش چارەسەر نەکرێ دواتر لەوانەیە هەر ئەو حکومڕانیە ببێتە هۆی ئەوەی کە خەڵک ڕقی لە ئێوە بێ لەبەرەوە ئەبێ وریابن وڵاتانی ئەوروپا ئەمانەمان پێوتون زۆر باشە بەس لەسەر دۆ خەدارەیە کە ئەوان ئاگاداری ئەو گەندەڵیە بوون لە مەسەلەی داهاتەکانی هەرێم و ئەو دۆخێکی خەڵکی کوردستان تێدایە ئەوان طبعا لە ڕێی قونسڵ و سەفارەتەکانیانەوە و لە ڕێی ئیعلامەوە ڕووکەشی مۆزوعەکانیان بیست بوو مەسەن بیست بوویان کە پەرلەمان پەکخراوە بەڵام ئەوەی کە تووشی شۆکی کردن وەکو خۆشیان لە لێدوانەکانیانە بۆ میدیاکان
بەڕێزیشتان داتان بەزان لێدوانی بەرپرسەکان سەرۆکی پەرلەمانی بەلجیکا بە فەرمی پێشوازی لێکردین و عەلەمی کوردستانی لە پاڵماندانا و عەلەمی بەلجیکای لە پاڵمانادانا و پێکەوە ینی بە ڕەسمی پێشوازی لێکردین ئەیوت ئێمە تووشی بۆ میدیاکان بەعلەنی ڕایگەیان کە ئێمە تووشی شۆک بووین لەوەی کە چۆن وڵاتێک چۆن لە هەرێمی کوردستانە پەرلەمانی خۆیان بەدەستی خۆیان دائەخەن ئەیوت ئێمە لەمە تێناگەین چۆن وڵاتێک خەباتێکی درودرێژەکە بۆی پەرلەمان دابمەزرێنێ و سنبولی دیموکراسیەت ڕابگەێنێ بەڵام دواتر خۆی چێ بەدەستی خۆی دایەخە ئەیوت ئێمە لەوە تێناگەین چۆن دەسەڵاتێک وا لە میلەتی خۆی ئەکا بۆیە قرارە لەم نزیکانەوە وەفدێکیان بێت بۆ هەرێمی کوردستان نامەی فەرمی بنێرن بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و بانگهێشتی هەندێک لەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بکرێت بۆ پەرلەمانی ئەوروپا و چەندین ئیجراعاتی تر و کۆنفرانسێک سازەکرێت لە مانگی داهاتوە ئینشاءڵڵا ئەم تا ئێستا بەداخەوە نوێنەرایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان نوێنەرایەتیکردنێکی متحەیزە تەنها دیوێکی نەقل کردووە لەبەرەوەی کە بەدادپەروەرانە تەمسیلکردنەکە دابەش نەکراوە بۆیە دەرەنجام ئەوان لەوێوە یەک دیوی مۆزوعەکان بینیەوە بەڵام ئەو کۆنفرانسەی مانگی داهاتوو کە ساز ئەکرێ ڕەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستان فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان ئەویش داوەتەکرێ لەگەڵ کەسایەتیەکان و دەسەڵاتداران لەسەر دۆخی دارایی پێیان سیر بوو کە مەسەلەی ئەو گەندەڵیە نیان بیست بوو گەندەڵی و مەسەلەی ئەو کەمکردنەوەی موچە خەڵکی کوردستان بەڵێ بیست بوویان بەڵام بەو شێوەیەنە لەبەرەوەی ئەولەویاتی ئەوانکو خۆیان وتیان ئێمە شەڕی داعش ئەولەویاتی پلەیەک بۆ لای ئەوان بەڵام شەڕی داعش وا کۆتایی دێ بۆیە بانگشتی ئێمەمانە نەن کردو بۆی کە بە بەرچاوڕوونیەوە بۆ قۆناغی دوای داعش لە پرسە ئابوووریەکان لە مەسلەی ئاوارەکان لە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان لە مەسلەی سیستمی حکومڕانی لە مەسلەی دیموکراتیەت لە مەسلەی مافی مرۆڤ و ئازادیەکان ئێمە بەڵگەی پێویستمان پێشکەشکردن لەسەر ئەو ڕۆژنامەنووسانەی کە تیرۆر کراون لە هەرێمی کوردستان لەسەر دکتۆر هوشیار لەسەر زانە ئاینیەکان کە تیرۆر ئەکرێن و دواتر کەیسەکانیان بەو شێوەیە مامەڵی لەگەڵا ئەکرێ لەسەر چەندین شت کە پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە لەبەرەوە ئەوان خۆیان دێن و لەگەڵ دەسەڵاتدارانە قسەکەن وە کۆنتاکتی گەرمیان لەگەڵ ئێمەیان دروست کردووە بۆ خۆیان تەڵعاً بۆی کە خۆیان بە چاوڕۆشن بن چونکە ئیستیقراری هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی خۆیان لە هەرێمی کوردستان لە منتیقەکە مەسەلەیەکی گرنگە و ئەوان بە جددی و بە وردی بەڵام کاریگەرێکی دێ بۆ مەسەلەی شەفافکردنی بۆ نمونە ئەم پەیوەندی ئێوە ئەم بەڵگانەی مەسەلەی هەم ئەوەی کە مەسەلەی پەرلەمانەوە مەسەلەی بژێوی خەڵکیش بەڵێ بێگومان کاریگەری ئەبێ ئینشاءڵڵا بۆ لەبەرەوەی کە یەکەم ئێمە ئەرشی سەرشانمانە ئەوە بکەین و هەر ئەبێ بکەین دووهەم ئەو هەڵوێستە فەرمیانەی کە لە دوای کۆبوونەوەکانمان لەگەڵیانە نوانیان دەلیلە لەسەرەوەی کە ئەوان ئەیانێ بۆ چونکە بەرژەوەندیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان و لە عێراق لەبەرەوە نایانەوێ وەزعی هەرێمی کوردستان بشڵەژێ نایانەوێ استقراری سیاسی لە هەرێمی کوردستانە تێک بچێ و دەرەنجام ببێتە بەڵا بۆ منتیقەکە لەبەرەوە هەموو هەوڵێکی خۆیان ئەخەنەگەڕ لەبەرەوەی بەرژەوەندی خۆیان لێرێ لە هەرێمی کوردستان و ئەوەشیان لە میدیاکانەوە بە فەرمی ڕاگەیان و جەنابیشتان بازێک لەو لەدوانەتان زۆر باشە کاتمەندمەوە دووە پرسیارم سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەگەر دۆسیی نەوت بەم شێوە ئیدارە بدرێت و ئەم قەرزانە کەڵەکە بن هەم قەرزی فەرمانبەرە هەمە و قەرزی کۆمپانیەکان ئایندەی هەرێم چی بەسەردێت؟ من هیوادارم ئایندەی هەرێم بە زووترین کات بە خەبەربوونەوەیەک تێدا ڕوو بدە بۆ ئێستا خەوتن دەسەڵاتدارە پێم وایە ئێستا لە غەفڵەتی گەندەڵی و لە غەفڵەتی خاو خلیچکی لە چارەسەرکردنی کێشەکانە ئەژین هیوادارم کە زوو خەبەریان دۆخەکە دەبنە دەرەوە بەڵام چۆن خەوتونیان بۆیە وتم غەفڵەتی گەندەڵی ینی غەفڵەتی گەندەڵی نەک وریایی چاکسازی بۆیە هیوادارم زوو وریا بنەوە زوو خەمی چاکسازی بخۆن دۆخەکە زۆر هەستیارە خەڵک زۆر تەنگە تاو بووە بژێوی خەڵک و ژیانی خەڵک زۆر قورس بووە هیوادارم بە زووترین کات وریا ببنەوە چونکە غەیری چارەسەرکردن و حلولی ناوخۆی خۆمان هیچ پشت و پەنایەکمان نییە خوای گەورە نەبێ پەنای ببرین ئەگەر وریان نەبنەوە بێگومان دۆخەکە بەرەو خراپتر ئەڕواکە هیوادارم وانە بێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنی سامانە سوشتەکانی پەرلەمانی کوردستان کە میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ